سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە هاوکاریەکانی دەستگای خێرخوازی سۆمای چاوانەکەین لە جەژنی پیرۆزی قورباندا کە بە بڕی 244 ملیۆن و 514 هزار دینار هاوکاری تەنها لە جەژنی قوربانە دابش کردووە. ئێستا دێنە سەر وردەکاریەکانی. تاوان دەستگای خێرخوازی سۆمای چاوان سەر بە ڕێکخراوی خوشکانە کە سەر بە کۆمەڵی دادگەریە. باش هاوکاریەکان لەمانەیە خۆی دەبینێتەوە. منداڵی کەفالەتکراو کە ماگانە موچە وەرەگرن کەفالەتکراون لەلایەن خێرخوازانەوە کە زیاتر لە 1000 منداڵە لە ڕێکخراوەکەدا 85 ملیۆن و 901 ملیۆن دینار تەنها بۆ ئەوان دابین کراوە. منداڵانی کەفالەت نەکراوە ئەوەیە کە کەسێک کەفالەتی منداڵێکی بێباوکی نەکردووە کە نزیکەی 500 منداڵی لەم جۆرەیان لەلایە بە بڕی 19 ملیۆن و 253 هزار دینار هاوکاری کراون. سەبەتەی خۆراک کە پێکدێت لە گۆشت و لە مریشک و لە وشکە برنج و فاسۆلیا و نیسک و ئەم بابەتانە بایی 110 ملیۆن و 380 ملیۆن دینار خەرجی ئەمەش بووە. بۆ جلوبەرێک بۆ منداڵی بێباو یا منداڵی هەژاران بە بڕی 3 ملیۆن و 275 هزار دینار بووە. چالاکی جۆرا و جۆر کە بەدەر بووە لەم بابەتانە لە سەبەتەی خۆراکوانە کۆمەڵێک بابەتی دیکەی گرتووەتەوە. ئەم چالاکی جۆرا و جۆرانە چەندی بۆ تەرخان کراوە؟ بە بڕی 25 ملیۆن و 730 هزار دینار بۆ ئەم بابەتەش تەرخان کراوە کە کوی گشتی ئەمانە هەموو کاتە چەند وەک لە سەرەتاشە باسمان کرد ئەکاتە 244 ملیۆن و 514 هزار دینار. ئەمەی کە باسمان کرد هاوکاریەکانی دەستگای خێرخوازی سۆمای چاوان بوو کە بێگومان دەستگای خێرخوازی سۆمای چاوان پردی پەیوەندیە لە نێوان ئەو کەسانی کە خواپێداون و خێرۆمەندان لەگەڵ منداڵانی بێباوک و منداڵانی هەژار.